الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان خۆشحاڵم کە لە دەرفەتێکی دیکەدا بە خزمەتەوەی خۆشەویست گەشتمەوە لە بەرنامەی نووسینی و یادەوەری. خۆتان نەزان کە بەرنامەکە بەرنامەیە لەگەڵ مامۆستا عەلی باپیر و بە تایبەتی لەسەر ناوەڕۆکی کتێبەکانی ئەو کتێبانەی کە مامۆستا نووسیونی. ئێستا ئەو کتێبێک کە لەبەر دەستمانایە و قسەی لێ یەکەین و چەند ئەڵقەیەکمان لە ڕابردووە قسە لەسەر کردووە، بریتێ لە کتێبی تەوژمی ئیسلامی و ئەلمانی خاڵە هاوبەش و جیاوازەکانیان. تەمەناوێکن کە ئینشاءڵڵا ئەوەی کە پێشکەشمان کردن سوودتان لێ وەرگرت بێ، ئێمە بەردەوام ببین ئینشاءڵڵا لە سەر ناوەڕۆکی کتێبەکە تازە تەقریبەن خەریکە بگەینە نزیکی ناوەڕاستی کتێبەکە. کۆمەڵێک بابەتی حەساس لێرە هەیە، بابەتی هەستیار هەیە، چونکە کتێبەکە کتێبێکی زۆر کۆن نییە، ینی و کتێبەکە باس لە واقعی ئێستاکەوە تا ئەم لەحزێژ ئەوەی کە کتێبەکە وەکو ناوەڕۆک هەڵی گرتووە بۆ ئێستاش بەردەوامە. مامۆستا زۆر بەخێر بێیت. بەخێر بێن کاک پەیوەند. سپاس دەکەین. مامۆستا ئێمە لە چەند ئەڵقەی ڕابردووە قسەمان لەسەر زانست کرد بە شێوەیەکی گشتی وەکو بەرهەمی عەقڵ. لەوانەیە بینەرێک بپرسێ با بزانین زانست چییە، ینی کە باسی زانست دەکەن مەبەستان چییە؟ حەزم کرد ئەم پرسیارە وەکو سەرەتای بەرنامەکە جەنابێ وەڵامی بیتەوە. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. كاك پەیوەند زانیاری لە زمانی کوردیدا لە بەرامبەری عیلمدایە و زانست لە بەرامبەر معریفەدا. دیارە لە ئەو دووشێ لە زمانی عەرەبیدا چەند جیاوازیی وردیان هەن، ئێمە ئێستا ناچینە وردەکاریەوە. زۆر جار هەردووک لە هەبووشەکە بەکاردێنرێن، زانیاری و زانست. دیارە بۆ خوا سوبحانە وتەعالە تەنیا وشەی عیلم بەکاردێنرێ، بۆ خوا معریفە بەکار ناهێنرێ. لە برویەکێک لە جیاوازەکانی عیلم و معریفەتەوەیە کە معریفەت لە ئەنجامی هەوڵداندا پەیدا دەبێ، بەڵام زانیاری دەگونجێ لە ئەنجامی هەوڵداندا و دەشگونجێ بەبێ صفەتی ذاتی بێت، واتە لە ئەنجامی هەوڵداندا پەیدانەوە بێت کە زانیاری خوای پەروەردگار وایە. و بە زۆری وایە معریفەت نەزانینی پێش دەکەوێت، بەڵام مەرج نییە عیلم. واتە مەسەن کە دەگوترێ عەرەفەه، واتە پێشتر نەیناسی و ئێستا ناسی. جا خوا سوبحانە وتەعالە هیچ شتێک نەبووە نەیزانێت دوای زانیاری بۆ پەیدا بێ. جا زانیان لەبارەی پێناسەی زانیاری و هەر لە قەدیمەوە زۆر قسەیان کردووە. گوتویانە بە زەحمەتترین شت ئەوەیە کە شتی ڕوون پێناسە بکرێ. بۆ وێنە بوون چییە؟ ئەگە بتوێ پێناسەی بکەی، بە هەرچی پێناسەی بکەی هەر خودی خۆی وشەکە ڕوونترە لە پێناسەکەی. زانیاری زانایان ئاوایان پێناسە کردووە ئیدراک الشەیء عەلی ما هو به، بریتێ لە زانینی شتێک وەکو خودی ئەو شتە چۆنە ئاوە. هەندێکی دیکە ئاوا پێناسەیان کردو دەڵێن ئیدراک الشەیء عەلی ما هو عەلەیه فی الواقع، پەیبردنە بە شتێک وەکو خۆی لە واقعدا چۆنە ئاوە. ئەوە وەکو پێناسەیەکی گشتی. بەڵام ئێستا زانیاری زۆر لە قوپۆپی لێبێتەوە. ئێستا ناگونجێ زانیاری ئاوا پێناسە بکەی و مانایەکی تەواو بداتە دەست. ئێستا دەبێ بڵێ زانیاری چی؟ زانیاری ئەزموونی، ئەمجا زانیاری ئەزموونی واتە ئەو زانستەی کە لە ئەنجامی ئەزموونەوە پەیدا دەبێ، بەکارهێنانی پێنجەستەکان و عەقڵ. ئەمجا زانیاری ئەزموونی کام لقەی، ئەوەی کە پەیوەندی بە گەردوونەوە هەیە گەردوون ناسی، یا پەیوەندی بە زەویەوە هەیە زەوی ناسی جیۆلۆجیا، یا ئەوەی پەیوەندی بە شوێنەوارناسیەوە هەیە ئەرکیۆلۆجیا، یا ئەوەی پەیوەندی هەیە بە مێژووەوە، یا ئەوەی پەیوەندی هەیە بە مرۆڤەوە. جا زانستی مرۆڤیش پەیوەندی بە دەرونی هۆیستی کۆلۆژیا، یا پەیوەندی هەیە بە جەستەیەوە فیسیۆلۆژیا، یا پەیوەندی هەیە بە ژیانیەوە بەلایەنی کۆمەڵایەتیەوە. ئەمجا دوای ئەوجا لە جیهانی مرۆڤ چۆ دەرێ ڕۆک ناسی، ئەمجا ڕۆکیش کام ڕۆک
زاوجار دوای زیندەوەرناسی یا ژیان ناسی یعنی ئێستا زانیاری زۆر لە قوپۆپی لێبووتەوە بۆیە ئێستا ئەگەر بتوێت زانیاری پێناسە بکەیت دەبێ بڵێ باشە زانیاری بەگشتی بەڵام تۆمە بەست کام زانیاریە ئەو زانیاری کە پەیوەندی بە مرۆڤەوە هەیە ئەمجا ئەویش کامیان ئەوانەی کە پەیوەندیان بە دەرونیەوە هەیەیان بە ڕواڵەتیەوە هەیە ئەمجا ئەوانەی پەیوەندیان بە تاکەوە هەیە یا بە کۆمەڵەوە بە کۆمەلگاوە هەیە یا ئەوانەی پەیوەندیان بە دەوروبەری ژینگەوە هەیە کەواتە زانیاری ئاسان نییە پێناسەی بکەیت و تا زانستی بەرەو پێشەوە بچێت تا زانیاری و زانستی مرۆڤ بەرەو پێشەوە بچێت دیارە زانیاری لە قوپۆپی زۆری لێ دەبنەوە کاتی خۆی مەشهور بودانگوت مەلای 12 عیلم وەنیە ئێستا نە 12 و نە 30 و نە 40 و نە 50 و زۆر ئێستا زۆر لە قوپۆپی لێبوونەوە وە کاتی خۆی بەڕاستی زانیاری کە مرۆڤ زانیاری کەم بووە تواندراوە ئەو کەسە توانیوێتی ببێتە زانایەکی مەوسوعی واتە لە ئیحاطە بدا بە زانستەکان زانیاری مەسەن گەردونناسی گوتیانە ئەو چەند لاپەڕەیە لە بوارەی مەسەن تەندروستی و پزیشکیەوە ئاوایە لەبارەی ئاژەڵناسیەوە لەبارەی ڕۆکناسیەوە بەڵام ئێستا بۆ خۆت دەزانی کە هەر کە دێتە سەر لایەنی پزیشکی چەندان لە قوپۆپی لێ دەبێتەوەکو لە ئاڵلقەی پێشوشدا باسمان کرد ئەگە بڵێەوە پزیشکە دەڵێن زەحمەتی پزیشکی چی جەنابەت مامۆستا ئەو زانیارێکی ئیسلام داوایەکە کە داواکە و ئینسانی مسلمان ئیلزامەکان بەوەی کە بە دوای زانیاریە بگەڕێ زانیاری دەست بخە ئەو زانیارێ بەس لەسەر مسلمان پێویستە یاخود ئەو زانیاریە مکاڵم ئەو زانیاریەمە بەسم ئەو زانیارەیەکە ئیسلام داوایەکە یاخود ئەوە بە شتێکی گشتیە خەڵکی ئەگەر ینی مسلمانیش نەبێ ئەگەر متدەینیش نەبێ دەتوانێت ئەو زانستە پەیداکە تەنانەت زانستی شەرعیش بۆەوەی کە دوایی ئەتوانێت لەبارەشەوە قسە بکە بە بەسمانەیە ئەو زانیارە بەس تاپۆکراوی مسلمانانە یاخود کەسانی تریش بیان هەیە نەکراوە خۆی پەروەردگار دواندنەکانی قورئان کاک پەیوەند ئەگەر تەماشاوکەی بە چەند سیغەیە خوا خەڵک دەدوێنێ پێشێ بە یا ئەیوهە ئینسان ئەو ئینسانە مسلمانە یا نامسلمانە نێرە مێیە گەورەیە گچکەیە خوێندەوار نەخوێندەوار هەمووی دەگرێتەوە یا بەنی ئادەم ئەی وەچەی ئادەم بە نێر و مێوە بە ورد و درشتەوە ئەمجا یا ئەیوهە الناس ئەی خەڵچینە ئەمجا دوایەوە کە کۆمەڵگایەکی ئیماندار دروست بووە قەوارەیەکی سیاسیان بۆ خۆیان بنیاتناوە ئەمجا فەرموویەتی یا ئەیوهە الەذینە ئامەنوا ئەی ئەوانەی بڕواتان هێناوە بەڵام پێشێ هەموو خیتابەکانی خوا لە مەککە یا ئەیوهە الئینسان یا بەنی ئادەم یا ئەیوهە الناس یەک جار یا ئەیوهە الەذینە ئامەنوا نییە لە قورئانی مەککەیدا لە قورئانی مەدینەیدا یا ئەیوهە الەذینە ئامەنوا هەیە بەڵام لەوێش دووبارە یا ئەیوهە الناس هەر هەیە سەرەتای سوورەتی ئەنیسا ولا چەند سوورەتێک لە قورئاندا یا ئەیوهە الناس دووبارە بۆتەوە لە سوورەتە مەدینەیەکاندا بۆ چونکە لەوێش لە مەدینە خوای پەروەردگار مسلمان نامسلمانی پێکەوە دواندوون بەڵام لە قۆناغی مەککە خوا مرۆڤی دواندووەکو مرۆڤ واتە سەرنجی ئەوە نەدراوە داخوا ئینتیمای دینی بۆ پەیدا بۆیان نا ئەمجا دوای لە قورئانی مەدینەیدا خیتابێکی کەش پەیدا بووە یا ئەهل الکیتاب ئەی خاوەن کتێبەکان یا ئەیوهە الەذینە ئوتوا الکیتاب ئەوانەی کتێبتان پێدراوە ئەوەش پەیدا بووە واتە ئەوانەی کە کتێبی دیکەی ئاسمانیان هەیە غەیری مسلمانان جا مەبەستم ئەو مولزەمکردنی مرۆڤان بە پەیداکردنی زانیاری بە تاکید خوای پەروەردگار بەگشتی فەرموویەتی بەڵام جا خۆت دەزانی ئەوەی کە بە قسەی خوای پەروەردگار دەکا ئەوەی کە ئیمانی بەخوا هەبێ ئەوەی بە قسەی پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وسەلام ئیمانی پێ هەبێ بەڵکو هەندێک لەوانەی ئیدعاش دەکەن ئیمانیان بەخوا بە پێغەمبەری خوا چاک بە قسەیان ناکەن جا چ جای کەسێکی کە لەولا بەڵام ئایا لە ڕووی شەرعیەوە گەر مەبەستت ئەوە بێ ئایا هیچ لەمپەرێک دانراوە لە بەردەم کەسێکدا کە ناموسڵمانەکە لە ئیسلام شارەزا بێ نا بە پێچەوانەوە لە سوورەتێک لە قورئاندا خوای پەروەردگار لە سوورەتی تەوبەدا کە سوورەتی تەوبە کۆتا سوورەتە تەقریبەن هات بێتە خوارێ بەگشتی لەوێدا خوای پەروەردگار بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام وئین ئەحەد من المشریکین استەجارەکە فأجره حتى يسمع كلام الله ذلك بأنهم قوم لا يعلمون دەفەرمێ ئەگەر یەکێک لە هاوبەش بۆ خوادانەرەکان یەکێک لە نایەرەکان لە ناموسڵمانەکان داوای پەنادانی لێتەوە کرد پەنای بدە بۆ ئەوەی بێتە نێو مسلمانانەوە پەنای بدە حتى يسمع كلام الله بۆ ئەوەی گوێی لە فەرمایشتی خوا بێ ذلك بأنهم قوم لا يعلمون دوای دەفەرمێ ثم أبلغه مأمنه
بیشی گەێنەوە شوێنی خۆی واتە باگوێی لە فەرمایشتی خوا بێ قەنەعەتی هات باشە قەنەعەتی نەهات دەبێ دەوڵەتی ئیسلامی مولزەمە ئەو کەسە کە دەڵێ من هەدێم لە ئیسلام تێبگەم لەسەر مسلمانان فەرزە پەنای بدەن و ئیسلامیشی بەگوێدا بدەن قەنەعەتی هات باشە قەنەعەتی نەهات ثم ئەبلیغوا مەأمەنەه بیگەێنەوە شوێنی دڵنیایی خۆی بۆچی ذلك بأنهم قوم لا يعلمون لەبەرەوەیە کۆمەڵێک کە نازانن دەبێ فێر بکرێن واتە دەوڵەتی ئیسلامی و مسلمانان ملزەمن بەوەی نامسلمانان فێرکەن بەڵام خۆیان خۆ دیارە کەسێک بڕای بە ئیسلام نەبێ پابەند نابێ بە ئیسلامەوە و کەسێک بڕای بە بنچینەکانی دین نەبێ پابەند ناکرێ بە لقەکانی دینەوە بەڵێ ئەزانین چی مامۆستا لە چەند ساڵی ڕابردووە چەند کەسێک هاتنە پێشەوە لە تەلەڤیزیۆنەکان ئەمان بینی خۆیان کەسانێکی ملتەزیم نەبوون بەڵام ئاهاتن باسی ئیسلامیانە کردو لە هێندێک ڕوانگەوە شارەزایان لە ئیسلام پەیدا کرد بوو قسەکەمان لەسەرەوە بوو ئەو جۆرە کەسە بۆیان هەیە قسە لە ئیسلام کەن زۆر جار ئەبوو بە مقۆمقۆیەکی گەورە لە واقعی مسلمانانە ئەنگوی کاکە ئەوە هیچ التیزامێکی نییە ئەو چۆن باسی ئیسلامەکە ئەو چۆن ئایا دێنێتەوە ئەو چۆن تەفسیرەکە ئەو چۆن نازام چیەکە قسەکەمان زیاتر لەسەر وڵای قسە لەسەرەوە بێ کاک پەیوەند ینی ئێستا ئێمە مسلمانین ئایا بۆمان نییە لە غەیری ئیسلام تێبگەین پێ ئاشنابین شارەزابین ئەها برای خۆت چۆن چۆتە بنج و بناوانی ئەڵمانیەتەوە بە بۆچوونی خۆم کاتی خۆی مارکسیزم لێنینیزم و کاتی خۆی مەسەنەوە هەموو ئەو ڕێچکە کە کاتی خۆی کتێبی ئیسلامی ڕێزەکان کە قسەشمان لێکردۆ پێشتر لە ئەنجامی ئەوەدا بە کە من دیارەزانیم ئەو بەرنامانە ئەو فیکرانە و ڕێچکە و ئەوانە چین چۆنن وەکو چۆن ئێمە بۆمان هەیە لە بەرنامە و فیکرەکانی غەیری خۆمان تێبگەین غەیری خۆشمان بۆیان هەیە بەڵکو ئێمە دەبێت لەخوا بپاڕێنەوە زۆر هەوڵ دەین خەڵکی غەیری خۆمان لە ئیسلام حاڵی بێت چونکە کاکە پەیوەندە من پێم من وایە بە قەنەعەتی خۆم و بە تەجروبەش ئەوم بۆ دەرکەوتووە زۆربەی ئەوانەی کە نەیاری ئیسلامە لەبەرەوە کە بە ئیسلام ئاشنانین ئەو پەندە عەرەبیان بەسەردا چەسپاوە کە دەڵێ الناس أعداء ما جهلوا خەڵک ناحەزن بە شتێک کە پێی نائاشنان من پێم وایە ئەگەر خەڵک وەکو ئێمە لە ئیسلام تێبگا هەڵویستی وەکو ئێمە دەبێت بۆیە ئێمە دەبێت یعنی لە ڕووی ئیسلامەوە ئاەتم هێنایەوە کە خوای پەروەردگار موسڵمانان مولزەم دەکا خەڵکی ناموسڵمان بێن لە دین تێبگەن و بشیان گەن و شوێنی خۆیان خۆشیان مرۆڤەکان ناموسڵمانەکان هیچ کۆس پەرسێکیان لە بەردەمدا نییە چونکە خوا سبحانه وتعالى کە دەفەرمێ ئەیها الناس یا بەنی ئادەم یا ئەیها الئینسان دوای شتیان پێ دەفەرمێ معناوە جارێسا نەبووتە موسڵمان خوا دەیدوێنێ ئێمە پێم خۆشە لێرەدا ڕاستیەک ڕوونکەمەوە زۆر کەس لە ئێمەی ئەهلی ئیسلام لەو ڕاستیە زۆر جار بێئاگا دەبین ئێمە زۆر جار وەرزانین خوای پەروەردگار بەس خوای ئێمەیە یا خوا سبحانه وتعالى کە دەفەرمێ ئەیها الئینسان وەکو چۆن من و تۆی ئینسانی موسڵمانی دواندووە ئینسانی جوولەکەشی دواندووە و ئینسانی مەسیحیشی دواندووە و ئینسانی بوذاییشی دواندووە و ئینسانی مەجوسیشی مەقسەدە و ئینسانی ملحیدیشی مەقسەد یا ئەیها الئینسان تەماشای یا بەنی ئادەم ئەی وەچەی ئادەم خۆ خوای هەرێمە وەچەی ئادەمین خەڵکی دیکە لە کلۆردار ناتوەتە دەرێ وەنیە یا ئەیها الناس ئەی خەڵکینە خۆی مەڕ هەرێمە خەڵک نین بەڵێ یا ئەیها الذین ئامنوا تایبەتە بە ئیماندارانەوە بەڵام یا ئەیها الناس یا بەنی ئادەم یا ئەیها الئینسان وشەی بەشەڕ کە لە قورئاندا هاتووە ئەمە گشتگیرە کەواتە خوا سبحانه وتعالى پێشەوەی بە ناونیشانی ئیمان ئێمە بدوێنێ بە ناونیشانی ئینسان دواندوونی بە ناونیشانی وەچەی ئادەم دواندوونی بە ناونیشانی خەڵک و مرۆڤ ئێمەی دواندووە بۆیە دەبێت زۆر وەریابین کە دینەکەی ئێمە بەڵێ ئێمە پێوە پابەندین بەڵام خوا بۆ هەموو بەشەری ناردووە بۆیە ئێستا مرۆڤایەتی هەمووی بە ئومەتی محەممەد لە قەڵەم دەدرێ عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام ئومەتی محەممەد دوو بەشە ئومەتی وەڵام دەرەوە هەیە ئومەتی وەڵام نەدەرەوە هەیە ئومەتی وەڵام دەرەوە ئەوانە کە وەڵامیان داوەتەوە بە دوای پێغەمبەر کەوتون عەلەیهی سەڵات ئیمانیان پێ واتە ئەهلی ئیسلام ئومەتێکیش کە زۆرینەیە وەڵامیان نەداوەتەوە جا ئەو وەڵام نەدانەوە زۆری لەبەر نەزانینە لەبەر بێئاگاییانە بەڵام ئەوانیش هەر لەسەر میلاکی پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی چی یعنی لە دوای پێغەمبەری خاتەم کەسی دیکە بۆی نییە وەڵام بڵێ ئومەتی فڵان کەسم کەسی دیکە بۆی نییە بڵێ من بە عنوانی دینداری بە عنوانی پەیامی خوا بە دوای فڵان پێغەمبەرە کەوتووم
ئەگەر موسایە ئەگەر عیسایە سەڵات و سەلامی خوا لەسەر بێ ئەگەر ئیبراهیمە کە سابیەکان دەڵن شوێن ئەو کەوتوینە ئەگەر یەحیایە ئەگەر هەر کەسێکەیە لە دوای هاتنی پێغەمبەری کۆتایی پاسا و بیان و بەدەست کەسەوە نەماوە بە دوای پێغەمبەرێکی دیکە بکەوێ وەکو بەرنامەیەکی تابێت کە ئەو پێغەمبەر هێناوێتی بۆ ڕۆژگاری خۆی بۆچی چونکە پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام جارێ بەرنامە و ئاینێکی هێناوە ئاینی هەموو پێغەمبەرانی کە دەگرێتە نێو خۆی ئەوە یەک دوو بەسەریشان و چاودێرە مصدقا لما بين يديه من الكتاب ومهيمنا عليه هەموو کتێبەکان بەڕاست دەزانێت کتێبەکانی خوای کە پێشتر نردوونی و بەسەریشان و چاودێرە ئەگە هەڵیان تێدا بێ ڕاستیان دەکاتەوە و پاشان وەکو من جارێک لاما بەجاری کەس باسم کردووە لە زیندانی ئەمریکایەکاندا پرسیاریشان لێ کردم گوتیان باش ئێستا تۆ موسڵمانی تۆ ڕێزت بۆ موسا نییە بۆ عیسا نییە سەڵات و سەلامی خوا لەسەر بێ گوتم با یوتیان باشە تۆ گەریانی ئەگە ببی نەسڕانی ببیە مەسیحیە ببیە یەهودی خۆوان شەر پێغمبەری خوا بوون یعنی چ گرفتێکەیە بۆ ئێوەی موسڵمان ئەوەندە متعەسیبن دەڵێن ئیلا دەبێ ئەمە هەر موسڵمان بین گوتم نا ئەوە مەسەلە تەعەسوب و دەمارگیری نییە بەڵام ئەوە شتێکی زۆر لۆژیکی و منطقی تێدایە گوتی چۆن گوتم موسا عەلەیهی سەڵات وسەلام خوا لە 3500 ساڵ لەمە پێش نردوویەتی تەوراتیشی بۆ دابەزاندوو بۆ 3500 ساڵ لەمەوە پێش زیاتریش عیسا عەلەیهی سەڵات وسەلام بەلای کەمەوە بۆ 2000 ساڵ لەمەوە پێش خوا نردوویەتی بابای مسلمان مرۆڤی مسلمان کە ئیمان بە محەممەد ئیمانی بە محەممەد هێناوە عەلەیهی سەڵات وسەلام موساشی لەدەست نەداوە تەوراتیشی لەدەست نەداوە عیسا و ئینجیلیشی لەدەست نەداون سەڵات و سەلامی خوا لەسەر موسا و لەسەر عیسا بێ بەڵام بابای جوولەکە نە ئیمان بە محەممەد نە بە عیسا دوو پێغەمبەری لەدەست داون بابای نەسڕانیش ئیمانی بە موسا هەیە بەڵام ئیمان بە محەممەد پێغەمبەرێکی لەدەست داوە ئەوە لە ڕوویەکەوە لە ڕووی ڕیزبەندی کاتی لە ڕوویەکی دیکەشەوە ئەو دوو کتێبە خوا بۆ دوو کۆمەڵگای دیاریکرا و لە دوو قۆناغی مێژووی دیاریکراودا ناردوونی ئەگەر وەکو خۆشیان مابان و دەستکاریش نەکرابان گرفت و کێشەکانی ئێستای بەشەرێتیان چارەسەر نەدەکرد بۆ چونکە خوا سبحانه وتعالى ئەو دەرمانەی گرتوتەوە بۆ کۆمەڵێک نەخۆشی کە 3500 ساڵ 2000 ساڵەمە پێش بوون بەڵام قورئانی بۆ ئێستا ناردووە کە هەم پاراستوشێتی و هەم وەکو گوتم کەسێکیش کە بە دوای محەممەد دەکەوێت عەلەیهی سەڵات وسەلام موسا و تەوراتیش کەسب دەکا و عیسا و ئینجیلیش کەسب دەکا و هەم پێغەمبەرانی دیکەش عەلەیهیمو سەڵات وسەلام ئیمان بە هەمان دێنێ بەڵێ مامۆستا سەبارەت بە چەسپا و گۆڕاوەکان لە نێوانی دین و ژیندا هەست دەکەم لەم خاڵەیە هەر لە سەرەتاوە ینی جەنابەت هاتووی ڕەدی گومانەگە دەیتەوە ئەوەی کە من تێگەشت بم چونکە ئەلمانەکان پێیان وایە کە ژیانی مرۆڤ و دەوروبەر هەمووی لە گۆڕانایە جارێکی تریش لە بەرنامەکانی ڕابردووە پرسیاری ئەمەم کرد بەس ئەمە بە جۆرێکی تر لێرە ئەیکەمەوە ئەوش ئەوەیە کە ژیانی مرۆڤ و دەوروبەری هەمووی لە گۆڕانە بێ و ئاینێکیش هەبێ ئاینی چەسپاو چۆن ئەم ئاینە کەوان بۆچوونی ئەوان ئاینێکی دەغگرتووە بە کوردیەکەی ئاینێکە مەسەلەن جوڵەی تیانە چۆن فریا ژیانێکی پڕ لە تەتەور و پڕ لە گۆڕانکاریەکەوێت بەڵێ ئەمە ناو نیشانەکەم هەر ئاواداناوە چۆن ئاینێکی چەسپا و دەفریای ژینێکی گۆڕان دەکەوێت لە فریا ژینێکی گۆڕاو ڕاستە ئەوە تەبەن لەوێدا من بە تەفسیل قسەم لێسەر کردووە بەڵام ئەگەر بمانێ زۆر خلاصەی بکەینەوە دەبێ بڵین جارێ ئەوە ڕاست نییە کە دین چەسپاوە هیچ خاڵێکی میمە هیچی گۆڕاو نیە ئەوە ڕاست نییە بەڵگە دێنەوە و ئەوەش ڕاست نییە کە ژینیش هەمووی گۆڕاوە نەدین هەمووی چەسپاوە و نەژینیش هەمووی گۆڕاوە ژینیش گۆڕا و نەگۆڕاویشی تێدایە و دینیش چەسپاویشی تێدایە و گۆڕاویشی تێدایە چەماشا بکە خوا سبحانه وتعالى هەموو ئەو شتانی کە لە ژیانی مرۆڤدا چەسپاون حکمی چەسپایی بۆ داناون ئایا مرۆڤ بەو شێوەیە کە ئێستا هەین لە ڕوح و جەستە پێکاتووە جەستە کۆمەڵێک داخوازی و غەریزەی هەیە ڕوح کۆمەڵێک ئەشواق و نیازمەندی هەن مرۆڤ لەوەتی کە خۆم مرۆڤی لەسەر زەویدانەوە مێژوو بۆی تۆمار کردوین ئایا هەر مرۆڤ نییە مرۆڤ نەگۆڕاوە لە ڕووی جەوهەر و چیەت و ماهیەتیەوە نەگۆڕاوە ئەو شتانی کە پەیوەندیان بە ڕوحی مرۆڤ و ناخی مرۆڤ و چەسپاوەکانی مرۆڤەوە هەیە خوا حکمی چەسپایی بۆ داناون کە بریتین لە چی
بۆ ناسی کە ئەم گردونە چییە؟ چی خاوەنیەتی؟ و مرۆڤ چییە؟ ژیانی دنیا چۆنە؟ چ قۆناغێکی دیکەی بەدوادادێ؟ ئەوانە شتی حەقایقی نەگۆڕن. عەقیدە، ئیمان و عەقیدە. ئێمە دەبێ هەڵوێستمان لەگەڵ خوای لە بەرامبەر خوادا چۆن بێ، لە بەرامبەر فریشتەکانی خوا، کتێبەکانی خوا، پێغەمبەران، ڕۆژی دوایی، ئەوە ناگۆڕێ. پاشان مامەڵەی کردەیە لەگەڵ لە خزمەت خوادا کە مەبەستم پێ دروشمەکانی خواپەرستیە. خوای پەروەردگار دەبێت چۆن بپەرسترێ؟ 5 فەرزەی نوێژ، ڕۆژی مانگی ڕەمەزان، پاڕانەوە و زیکر و دوعا، زەکات و حەج و عومرە و پاڕانە، ئەوانەی گۆڕانیان بەسەردانایە. ئەو شتانەی ناگۆڕێن شریعەت حکمی نەگۆڕی بۆ داناون کە ئەو شتانە ناگۆڕن کە پەیوەندیان بە ڕوح و جەوهەر و ماهیەتی مرۆڤ یاخود بە ڕاستیەکانی بوونەوە هەیە، بەخوای پەروەردگار و فریشتەکان و دنیا و ڕۆژی دوایی. ئەو شتانەی کە دەگۆڕێن ئیسلام نەهاتووە شتی چەسپاویان بۆ دابنی. بۆ وێنە لە ڕووی ئابووریەوە ئێمە چەندەقێکی کەممان هەن کە چوارچێوێک دادەنێن بۆ لایەنی ئابووری لە ڕووی حکم و سیاسەتەوە. من لێوەدا چەند ئاەتێکی مناو گوتومە ئێمە 4 بنەمای یاخود 4 پای گەورەی سیاسیمان هەن کە شەریعەت دەقی لەسەر کردبن. یەکێک لەوانە دەبێت کاروبار بەڕاوێژ و بە شوڕا بێ، دەسەڵاتی خەڵکە و بە شوڕا دەبێت بەرپرسان هەڵبژێرن. یەکێک لەوانە دەبێت دادگەری بچەسبێ، دەبێت پابەندی بە شەریعەتەوە بکرێ، دەبێت دووری بگیرێ لە زوڵم و ستەم و لادان و ئەوانە. چەند بنەمایەکی کەمن. ئەلبەتە من لە کتێبی ئیسلام و دەوڵەتداریدا 10 بنەمام هێناون، بنەماکانی سیستەمی حکومڕانی لە ئیسلامدا، بەڵام ئەوە هێندیشان زیادە بنەوە. لە ڕووی کۆمەڵایەتیەوە خەڵک چۆن پێکەوە مامەڵە بکە، هەڵس و کەوتەکان، نەرێتەکان، عادەتەکان، ئیسلام نەهاتوە دەستی خەڵک ببەستێ. پاشان لە ڕووی ژیانی دنیاوە، ژیانی ڕۆژانەی خەڵک، لە ڕووی تەکنۆلۆژیا، لە ڕووی ئیسلام نەهاتووە نوختە بخاتە سەر پیت. بۆیە زانایان بنچینەیەکی شەرعیان داناوە کە من زۆرم مەبەستە هەموو مسڵمان ئەو بنچینێ هەمیشە لە عەقڵ و دڵیاندا دەرەوشاوە بێت کە بریتێ لە چی؟ الحكم ياخو الأصل في العبادات الحظر والأصل في المعاملات الإباحة. بناغل لخوا پرستي كان دا لپرستش كان دا بريتي لريلي جيران بوتني لخوا تور خوا پرستيك دابيني خوا پرستي معامله لگل خوا معامله لگل خوا هر خوا دزاني بسوني معامله لگل دا چه معامله فكري بوكو ايمان وعقيده چه معامله كردي بوكو دروش مكان بەڵام ئەسڵ لە هەڵسو کەوتەکان نێوان خۆماندا ڕێپێدرانە دەبێت بەڵگە هەبێ لەسەرەوە کە فڵانشتە قەدەقەیە ئەگەر نا مەسلحەت لەکوێ بێ و دادگەری چۆن بچەسپێ شریعەت لەوەیە. ابن قەیم جەوزی لە کتێبی إعلام الموقعين عن رب العالمين ولا كتابي الطرق الحكمية في السياسة الشرعية وأويش غير أويش ضلين أينما وجدت المصلحة فثم شرع الله أينما وجد العدل فثم شرع الله برجواندي لشوي به شريعتي خاله به دادگەری لەکوێ بە شریعەتی خوا لەوەیە جا بە هەر میکانیزمێک بۆیە تەماشا دەکەین هەندێک تانە لە ئیسلام دەدەن دەڵێن کوا دەوڵەتی ئیسلامی چۆنە دەوڵەتی ئیسلامی خوای پەروەردگار قاڵبی بۆ دانەناوە وەکو من لە کتێبی 11 موسوعەی الإسلام كما يتجلى ولا کتێبی لە موسوعەی ئیسلام و دەوڵەتداری بە کوردی باسم کردووە بۆچی ئیسلام قاڵبی بۆ دانەناوە بۆ دەوڵەت چونکە زانیوێتی ئەوە لەو بوارانەدا کە زۆر دەگۆڕێ گۆڕانی بەسەردادێ هاتووە هەندێک کۆڵگەی بۆ داناوە هەندێک چوارچێوی فراوانی بۆ داناوە بەڵام خەڵک چۆن بەرپرسانی خۆی هەڵبژێرێ چۆن بەرپرسانی خۆی دابنێ چۆن چاو دێریان بکە ئەو قەوارە سیاسیە کە دروست دەبێت لە چەند دەستگا لە چەند دامەزراوە پێکدێ ئەوە هەم بۆ فکری بەشەر لێگەڕاوە خوای پەروەردگار ئەوانەی هەم بە بۆشایی هێشتۆتەوە بۆیە زانایان دەڵێن یەکێک لە حیکمەتەکانی شریعەتی خوای حەکیم ئەوەیە کە هەموو ئەو بوارانەی کە گۆڕان کاریان زۆر تێدا دەبێ شریعەت بە بۆشی هێشتونیەوە بە فەراغ منطقة الفراغ ناوچەی بۆشایی بۆی عەقڵ بەشەر بە عەقڵی خۆی ئیجتیهادی خۆی بە پێی پێداویستی ڕۆژگاری خۆی ئەو بۆشایە پڕکاتەوە بەڵام ئەو شتانێک کە گۆڕانیان بەسەردانایە دەستنوێژ هەر دەستنوێژە ئەگەر ئاو دەستنەکەوت تێمە ڕوونوێژ هەر نوێژە یعنی پەیوەندی بە ناخی مرۆڤەوە پەیوەندی لەگەڵ خوا ڕۆژ و گرتن ئەوانەی کە ناگۆڕێن یاسای نەگۆڕیان هەیە ئەوانەی کە گۆڕاون یاسای گۆڕاویان بۆ داناوە یاخو خوای تەعالا ئەسڵەن چوارچێوێکی فراوانی بۆ داناون
هیچ یاسای جزئی و محدودی بۆ دانەناون. بەڵێ مامۆستا هەر لەم کتێبەیە لەو بابەتی کە ئێستا لێ دوین جەناوت باس لەوە کاڵی وشەی دین ڕەوانیە بەڕەهای بۆ ئیسلام بەکار بهێنرێ ینی ئێماڵێن دینی ئیسلام ینی ڕاهاتوین بەوەی کە نەمازانیم هیچ ئیشکالێک هەبێ کێشەیەک هەبێت لەوەیە کەچی تۆ لێرە ئەڵێ ڕەوانیە ئەم وشەیە بەڕەهایی بۆ ئیسلام بەکار بهێنرێ. ئەگە بڵێ دینی ئیسلام زۆر ئاساییە مشکلە نییە نا کە گوتە دینی ئیسلام یعنی چی؟ دین گشتی ئیسلام تایبەتیە چاو ئەگە گوتت پیاو هەر پیاو بەڵام پیاوێکی مسلمان جنسی پیاوت گوتو دوایی تهدیدت کردووە ئەمەش دەڵێن دین باشە دین کام دین دینی ئیسلام من ئەوەی کە شوێنی ئیشکالە و هەڵەیە بەکار بێندرێ ئەوەی بڵێ ئیسلام دینە بڵێ ئیسلام دینە جامە بەست پێ چییە؟ یان ئیسلام ئەوان ئەڵمانیەکان بەداخۆ زۆریان نەشارەزان یعنی یا زۆر جار پاشخانە فیکریەکان هەر ئەوەیە هەر شارەزایی هەیە لەبارەی ئاینی نەسڕانیەت و مێژووی ئەوروپا و ئەوانەی خۆ لەشتی خۆمە کەم وا شارەزا بن فەقیرە ئەغڵب نەخوێندەوارن لەشتی خۆمان کە دەڵێ دین ئیسلامیش دین ئەوەکو دینانە پێی وایە کە ئیسلامیش وەکو نەسڕانیەتە من لەوێدا دەڵام غەڵەتە ئیسلام ڕاستە دینە بەڵام دوا نوسخەی هیدایەتی خوایە و ئیسلام خاوەنی کتێبێکە کتێبەکە خوا پاراستوویەتی لە گۆڕان نەسڕانیەتیش دینە بەڵام کتێبەکەی تێک دراوە خوا ئینجیلێکی ناردووان چواریان هەن یەهودیەتیش بەڵێ دینە بەڵام کتێبێکی هەیە کە پەیمانی کۆنە بە هەر 39 کتێبەکەی هەر 49 کتێبەکەیەوە کە زۆری بیرەوەری یادداشتی مرۆڤەکانە خۆیان ئەگەرنا ئەوەی کە هی خوای پەروەردگار بێ 4 سیفرەکەن 4 سیفرەکەی تەورات سیفری تەکوین و خروج و تەثنیە و سیفرێکی دیکەشە 4 سیفرن ئەسپاری ئەربعە ئەو چوارە کاتی خۆی خوا بۆ موسای ناردوون بەس ئێستا ئەوانیشان دەستکاری کردوون بەڵام ئێستا ئێمە 39 کتێب بە سەرژمێرێک بە سەرژمێرێک 49 کتێبمان هەیە هەمویان پەیمانی کۆن پێک دێنن ئەوە لەکوێ کە تۆ یەک کتێب 114 سوورەتە 636 ئاەتە 77479 وشەیە 321190 پیتە پیت وشەکانیشی دیارین و ئەوە لەکوێ کە من جارێکە باسم کردووە من 3 نوسخە پەیمانی کۆنم لایە لە 3 کاتی جیادا چاپکراون لە زۆر شتدا هەرسێکیان لێکجیان چەند نوسخە پەیمانی نوێم لایە واتە ئینجیلەکانەوانە چەند نوسخەیەک چەند چاپێکی جیان لێکجیان بەڵام قورئان لەو کاتەوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ هاوڵانی فەرمووە و نووسیویانە تۆ لەبەریان کردو لەگەڵ ئێستا تەماشا دەکەی حرفێکی جیانیە جا کەواتە کە دەگوترێت دین بەڕەهایی معناو ئیسلامی وەکو نەسڕانیەتە بەڵام ئاخر هەر خۆیان یەکە جا لەوێدا من وێنەیەکم هێناوەتەوە گوتومە وەکو چۆن ئەگەر بگوترێت دیموکراسی و دیکتاتۆری ئاخر هەردووکیان زادەی فکری بەشەرن وانە جا بڵێ لەبەر هەردووکیان بەشەر دایناون هەر وەکو یەکن ڕەوایە دیکتاتۆری لەکوێ دیموکراسی لەکوێ دیموکراسی کە چاکی نێو خراپانە دیموکراسی کە باشترین شتە مرۆڤ بەرهەمی هێنابێ بۆ میکانیزمی حکومڕانی دیکتاتۆری لەکوێ کە دنیا لێی بێزارە دنیای کاتی خۆی غەڵتانی خوێن کردو لە شەڕی جیهانی یەکەم و دووەم کەواتە هەر لەبەرەوەی هەردووکیان زادەی فکری بەشەرن بڵێ هەر وەکو یەکن عینی بڵێ ئیسلامیش و نەسڕانێت و یەهودیەتی هەر وەکو یەکن بۆ چکە هەمویان هی خوان ئاخر هی خوان بەڵام خوای پەروەردگار یەهودیەتی بۆ 3500 ساڵ پێش ناردووە و نەسڕانێت بۆ 2000 ساڵ پێش و ئیسلامیشی بۆ ئێستا بۆ بەشەریەت ناردووە بەڵام ئەمجا ئەوان کتێبەکانیشیان گۆڕاون مامۆستا ئەوەی کە جنابەت سەبارەت بە دیموکراسیەت باست کرد هەر حەزەکەم ئەوەی ناو کتێبەکە بخوێنمەوە دوایی خۆشم ئەیکەم بە پرسیارێک جنابەت تەبعاً بەڕەهایی هەر لە ناو ڕستەیەکە ئاوا هاتووە چۆن بێوێژدانی و ستەمە ئیسلام و نەسڕانیەت یان جوایەتی لەگەڵ ئیسلامدا بەرخێتە تەرازوەوە دیموکراسیەت ناحەق وەک دیکتاتۆری تەماشا بکرێ و هەمان حکمی بەسەردا بدێ هەر لەبەر ئەوەی هەردووچان لە بەشەری بووندا یەک دەگرنەوە مەبەستم یەک شتە مامۆستا لێرەیە زۆر کەس سەبارەت بە جەنابەت بە تێڕوانینی جەنابەت سەبارەت بە دیموکراسیەت قساکە
ئەم وشەیە کە جەناب دۆختی خۆی باسەکەی کە چاچی ناو خراپانە هەرەکەی بە جۆرێک لێ چێداتەوە من حەزەکەم ئێستا ینی هەر ئاوە بە گوشراوی شتێک سەبارەت بە دیموکراسیت باسکەین قسەکەی جەنابەت ئەو هێنەی کە وەختی خۆ وتوتە دیموکراسیت چاچی ناو خراپانە بەبەست لە چاچی ناو خراپان چی جارێک گوتومە لە چاو شلان پەیتە باشە پەیتە ئەنی خەستە بەڵە باش لە چاو شلان شل ینی شل پەیتە توندە زۆر باسەکرێ مامۆستا دیموکراسی زۆر بە خوڵاسەیی هەڵبەتە من حتم جەنابەت ئاگاداری لە کتێبی چەند مەسەلەیەکی باوی سەردەمدا کە تا ئێستا 6 جار چاپ کراوە و تەرجەمەی عەرەبی و فارسی و تورکی و ئانەش کراوە لەوێدا زیاتر لە 100 لاپەڕم تەرخان کردو بۆ باسی دیموکراسی واتە من ناتوانین بە چەند چرکەیەک حەقی خۆی بدەینە بەڵام زۆر بە خوڵاسەیی ئەوەی کە من مەبەسمە ئەوەیە بێڵێم یەکەم دیموکراسی وەکو جەوهەر و نێوەڕۆکەکەی نەگۆکو زاراوەکەی شتێکی لە مێژینەی بەشەریە وەکوم لەو دیبەیتە کە لەگەڵ کاک مەلا بەختیار کاتی خۆی کردم لەوێدا باسم کردووە کە لە ڕاستیە دیموکراسی بەو واتایە کە بەشداری پێکردنی خەڵک لە حکومڕانیدا و لە دانانی بەرپرسانیدا لە چاودێریکردنیاندا شتێکی لە مێژینەی بەشەرە وەکو میکانیزم وەکو جەوهەرەکەی وەکو نێوەڕۆکەکەی بەڵام وەکو وشە و زاراوە ئەوە دیارە دیموس لەگەڵ کراتۆس ئەوە دیارە دوو وشە یۆنانین لاتینی لێکدراون واتە حکمی گەل بەڵام وەکو جەوهەر و نێوەڕۆکەکە شتێکی قەدیمە جا هەتا من زۆر جار گوتومە خۆ هەر لەو کاتۆ خوا عەقڵی نەداوە بە بەشەران کە یۆنانی پەیدا بوون لە پێش یۆنانیدا مرۆڤ هەر عەقڵیان هەبوو زانیویان ئەگەر حکمڕانیەکە دەستە جەمعی بێ باشترە تەماشا من نمونەم هێناوەتۆ بەو بەسەرهاتەی کە خوای پروردگار لە سوورەتی نەملدا شاژنی سەبە کە دەڵێ يا أيها الملأ أفتوني في أمري ما كنت قاطعة أمرا حتى تشهدون أي مجلس كوري بياو معقولان و ڕاوێژکاران ڕای خۆتانم پێ بڵن هەتا ئێوە ڕاوێژتان پێنەکەم بڕیار نادەم ئەوە نێوەڕۆکی دیموکراسیە کەەوە قورئان خوای پروردگار وەکو مەدەح بۆ ئافرەتە باسی دەکا دیموکراسی بۆیە دەڵم چاچی نێو خراپانە لەو ڕۆوەکە هەموو ئەو سیستمانی کە بە شەر دایناون بۆ بڕێوەبردنی ژیانی خۆی لە ڕاستیدا هەمویان سەلبیات و کەموکوڕیان زیاترە دیموکراسی کەموکوڕی لە هەمویان کەمترە جا ئەو ئێستا خەڵکێکی سادەی ئەوە بێت عاتیفیانە ئیجا چۆن دیموکراسی جا کاکە ئەخە تۆ هیچ ناخوێنیەوە دەتۆ بچۆ کتێبەکانی نەعەم چۆن بچی بخوێنەوە دەتۆ بچۆ ئەو کتێبانە بخوێنە لە ئەوروپیەکان دەینووسن ڕۆژهەڵاتیەکان فۆکۆیاما دەینووسێ بزان دەخواست چی دەڵێن دڵ دیموکراسی پڕە لە عیب بەڵا عیبەکانی لەوانی کە کەمترن زەمە چ بکەم یوا هەیە عاشقی دیموکراسی بۆ بەبێ پێشارەزابێ یوا دڵداری لەگەڵ دیموکراسی دەکا هەل وارەزانێ بەدیلە بۆ ئیسلامەتی کاچی خۆم ئێمەی ئیسلامی ئیسلام کێشەی لەگەڵ دیموکراسیدا نییە ئەگەر خەڵک لەگەڵیدا ڕاستکە کێشەی لەگەڵ دیکتاتۆریدا هەیە ئەگەر ئێمە دیموکراسی ڕخنەیەکی زۆر تونمان کە لەسەر دیموکراسی هەبێ ئەوەیە کە حەقی حەڵاڵ و حرام دەداتە دەست مرۆڤەکانیش هەوا و ئارزوو عاتیفە کاریان تێدەکا ئێمە دەڵێن حەڵاڵ و حرامی ئەساسی دەبی خوای پروردگار دایبنێ حەڵاڵ و حرام ئەوە چاکە ئەوە خراپە لە شتە ئەساسیەکاندا نەک لە شتی ڕۆژانە و شتی جوزئی کە خوای پروردگار عەقڵێکی بە مرۆڤ داوە فیترەتێکی پێداوە عەقڵی بە زۆر شت دەشتێ بەڵام شتە بنەڕەتیەکان دێت تۆ تەماشا ئەوروپا بکە کە لە ئەنجامی ئەوەدا کە دیموکراسیەتە کە شوورایەکی نییە پەرژینێکی نییە بیگرێتەوە سەری بۆشتی زۆر خراپ دەردەچێ لە ڕووی مامەڵە لەگەڵ میلەتاندا ئەیخۆ هەر لە پەرلەمانی وڵاتانی ئەوروپیەوە ئەو بڕیارانە دەرچوون کە جەزائیر و سووریا و کوێ مستعمەرەی فەڕەنسا بن و عێراق و کوێ مستعمەرەی بەریتانیا بن و کوێ مستعمەرەی ئیسپانیا بن هەر لەو پەرلەمانە دەرنەچوو ئەیخۆ ئێستا هەر لە کۆنگریسی ئەمریکا و لە ئەنجومەنی پیرانی ئەمریکاوە دەردەچێت کە بێن بێ عێراق داگیرکا و بێ مثلەن ئەوەی سەربازی بنکەی سەربازی لە هەموو دنیادا دابنێ و ئەیخۆ هەر لەوێ دەردەچێت کەواتە جا ئەوە گەر لە ڕووی کۆمەڵاتیان و سەرنجام دەی شتی وایە کە ڕووی مەجلیسێ باسی بکەین جەنابەت دەزانی کەواتە قەزێکم ئەوەیە دیموکراسی لە ڕاستیدا عیبی ئەو عیبە گەورەی هەیە بەڵام لە ڕاستیدا ئەگەر بەراوردی کەی لەگەڵ دیکتاتۆری و لەگەڵ حکمی
میراتی و حکمی بنەماڵی و حکمی عسکەرتاری لە چاو ئەوان بەحەوت ئاوان شۆراوەتەوە. بەڵام ئایا دیموکراسی ئەوەیە کە هەر پێی هەڵا بڵێ ڕەخنەی لێنەگری نەقدی نەکەی پاشان دیموکراسی کاکە پەیوەند وەکو ئاوێک وایە لە هەر دەفرێکیکەی شکڵی ئەو دەفرە وەردەگرێ. دیموکراسی کە لە ئەمریکا جیای لەوەی کە لە فەڕەنسا هەیە، جیایکە لەوەی لە بەریتانیا هەیە، جیایکە لەوەی لە شوێنیچکە هەیە. و ئەگەر لە وڵاتانی ئیسلامیدا سیستمی دیموکراسی پیادە بکرێ، جاخۆ ئەگەر حکمی شەعب بێ، ئەگە خەڵکەکە ئیسلامی ویست، کەواتە وەکو کاتی خۆی فەڕەنسا گوتی کە کودەتایان نەکرد بەسەر جەبهەی ئینقاذدا، کی ئاخر قۆڵی ئیسلام لە دەستی ئیسلام لە قۆڵی دیموکراسیەوە هاتە دەرێ. ڕاست دەکا ئەگە حکمی شەعب بێ بەڕاستی، ماناوە شەعب چی ویست ئەوە حکمەکەیەتی. بەڵام بەداخەوە ئەوانە لەسەر دیموکراسیان فەرز کردو ئیلا دەبێت دەستی عەلمانێت لە قۆڵی دیموکراسی بێتە دەرێ. ئەگە دەستی ئیسلام هاتە دەرێ، وەکو کاک مرسی ئینقلابی بەسەردا دەکەن، وەکو نەجمەدین ئەربەکان، وەکو حەماس، وەکو لە جەزائیر، هەمە گرفتەکەمانەوەیە. گرفتەکەمان لەگەڵ ئەو ڕژێمە دیکتاتۆریانەدایە کە دەڵێن دیموکراسی دەبێت کەوی بکرێ، کەوی دەبێت ماڵی بکرێ لە قسەی مەدەر نەچێ، و دەبێت بەنسبەت ئیسلام و بڤەیە. ئەگەر خەڵکیش ئیسلامی ویست واسە دەستی ئیسلامێک ویستی لە قۆڵی دیموکراسی نابێت، دەبێت دەستە بەبڕدرێ. ئەمە گرفتمان لەگەڵ ئەوەدا هەیە. مامۆستا هەندێک پۆلێنیەکەن، ینی بۆ نمونە ئەڵێن دیموکراسیەت مەبدەیەکی تایبەتی بخۆی هەیە و هەندێک پیان وایە دیموکراسیەت وجودی نیە هەتاکو عەلمانیەت نەبێت. ئەمە بەرەیەک. بەرێژی تر نە ئەڵێن دیموکراسیەت هیچ مەبدەیەکی فکری هەڵ نەگرتووە، بەڵکو ئالێتێکە. ئەو ئالێتی حکومڕانیە بۆ دەسا و دەستکردنی دەسەڵات. ینی ئەم دوو بۆچوونە هەیە، ینی ئەم دوو بۆچوونەیە لە ناواقعی ئێمەش ئەم دوو خوێندنەوەی هەیە. مامۆستا بە بۆچوونی تۆ وڵا بە بۆچوونی منەوەی تۆ ئەمیان ڕاستەوە. من دوایی دەیگەینێ لە باسی قەزیە حکومڕانیدا دەوڵەتداریدا کە دوای ئەم ئاڵخەیە دەیگەینێ. لەوێدا من زۆر بەڕوونی باسم کردووە کە ئەوە درۆیەکی شاخدارە کە بگوترێ دیموکراسی و عەلمانیەت پێکەوە پەیوەستن. لە دیموکراسی نابێ ئەگەر عەلمانیەت نەبێ. من بەڵگەم هێناوەتەوە، هیتلەر عەلمانی بوو یاننا، ستالین عەلمانی بوو یاننا؟ بەڵێ، هەردووچیان دیکتاتۆر بوون. مۆسۆلۆنی لە ئیتالیا عەلمانی بوو یاننا؟ بەڵێ، هەرسێکیان دیکتاتۆری زۆر زەبەلاح بوون. سەدام حوسێنیش سەدام ئەوە بوو یاننا؟ زۆربەی ئەو ڕژێمانەی ئێستا حکم دەکەن لە وڵاتانی مسڵمان نشیندا لە ڕاستیدا یا عەلمانین یا حکمی میراتی و بنەماڵەیین. یعنی گرنگەوە پەیوەندیان بە ئیسلام و بە دینەوە نییە، کەواتە ئەوە ڕاست نییە. دەگونجێ کۆمەلگایەکی مسلمان، دەگونجێ خەڵکێکی مسلمان قەوارەیەکی ئیسلامی بێنێت دیموکراسی بکاتە میکانیزمێک جگە لەو خاڵی کە وەکوتم لەگەڵ شەریعەت تێک دەگیرێت کە بریتێ لەوە حەڵاڵ و حەرام بداتە دەست هەوا و ئارەزووی خەڵک. خوا دەفەرمێ وەلەو اتبع الحق ئەهواءهم لفسدت السماوات والأرض. ئەگەر حەق بە دوای ئارەزووی خەڵک بکەوێ، ئەگەر خەڵک هەوای خەڵک بکرێتە بەرنامە یا سادابنێش شی زۆر خراپی لێ دەقەومێ. وەکو گوتم لە ئەوروپا ئێستا خێزانی یەک ڕەگەزی هەیە، هەر لە پەرلەمانەکانی ئێوەش بڕیارە سەدراوە، دوو پیا و خێزان پێک دێنن، دوو ژن خێزان پێک دێنن، منداڵی دیکە دەکەنە هی خۆیان. تێکچوونی هەر ئەسڵان هەڵگەڕانەوە لە فیترەت. ئەوە تا دیموکراسی ئەوەت بۆ بەرهەم دێنێ ئەگەر عەلمانیەت ئەگەر بەرهەڵدایکەی بۆ چونکە ئارەزووی خەڵک چۆنی پێخۆشوا دەکات. و ئەو دیموکراسیەتە کە دەکەوێتە دەست ڕژێمێکی عەلمانی لە ڕاستیدا بەو شێوەی لێ دەکا کە خۆی دەیەوێت، واتە بەو شێوەی لێ دەکا کە دەبێت هەتا ئەو شوێنە بڕوا کە خۆی دەیەوێت. ئێستا تۆ تەماشا بکە لەکوێ زیاتر ئەو ملیار لێرانە هەن کە زۆربەی سەرۆت و سامانی دنیا لە دەستی ئەواندایە. لە ئەوروپا، لە ئەمریکا بە پلە یەکەم، لە ئەوروپا، لە چین، لە یابان، لەو شوێنانەوە نیە؟ باشە، لێ بە حساب دیموکراسی بەڕێوە دەبن. بەڵام چونکە دیموکراسیەتەکە لەوێ ئەو میکانیزمە کەوتۆتە دەست چەنگاڵی عەلمانیەت، حکمێکی عەلمانیەت و حساب نەکەر بۆ خوای پەروەردگار، تەماشا دەکەی ئاوای لێ هاتووە. ئێستا ئەگەر جاران ڕۆژێ غارودی ڕەحمەتی خوای لێبێ دەیگوت لە سەتا دەی خەڵک خاوەنی لە سەتا نەوەتی سەرۆت و سامانی دنیان، لە سەتا نەوەتی خەڵک خاوەنی لە سەتا دەی سەرۆت و سامانی دنیان. بەڵام ئێستا دەی بڵێ لە سەتا دووی خەڵک. یعنی ملیار لێرەکان
لەوانەیە بە ژمارەی چەند پەنجەیەک بژمێردرێن کە خاوەنی نیوە یاخو زۆربەی هەر زۆری سەرۆت و سامانی دنیان بەڵام خەڵکێکی زۆر هەیە لە برسان دەمرێ جاخو هەرێمەکەی خۆشمان هەروایان کردووە هەرێمەکەی خۆشمان چەند ملیار لێرمان هەیە ئەوە هیچ ملیۆن لێر هیچ یانیوانی کە خاوەن ملیۆنێک دۆلارن چەند ملیار لێرمان هەیە ئەدی لەسەر حیسابی چییە لەسەر حیسابی ڕەشوڕت کەوتنی ئەو خەڵکەیە لەسەر حیسابی نەبوونی ژێرخانی ئابووریە لەسەر حیسابی حیساب نەکردنی استراتیژیە بۆ ئایندەی جیلەکانی ئەم خەڵک و وڵاتە جا ئەلمانیەت ئەوە بەرهەم دێنێ خۆ هەمووشی دیعای دیموکراسی دەکا بۆیە ئەوە ڕاست نییە کە لە هەر شوێنێکە بوو ئەلمانیەت هەبوو دیموکراسی دەبێ ئەگە ئەلمانی نەبوو دیموکراسی نابێ بە پێچەوانە دەگونجێ باشترین دیموکراسی هەبێ وەکو گوتم جا لە خاڵە بێهێزەکەی بەدەست قوارێکی ئیسلامیەوە و خراپترین دیکتاتۆری هەبێ بەدەست ڕژێمیشی ئەلمانیەوە باشترین نمونەش لە مێژوودا هیتلەر و مۆسۆلۆنی و ستالین و هاوێنەکانی ئەوان لە منتیقەکەشماندا شای ئێران و سەدام و ئەوەی سووریا و قەزافی و هەموو ئەوانە بەڵێ مامۆستا کاتم بەش یەک پرسیاری ترماوە ئەوش ئەوەیە کە جەنابەت لە کتێبەکان نووسیەکی چکە لەو خاڵانەی کە نەگۆڕە بریتێ لە بابەتی خوڕەوەژ یاخود بابەتی ئەخلاق ئەم خاڵە ئەگەر سەیرەکەی تەبان ئەوەی کە جەنابەت باست لێ کرد و تەئکید لێ کردەوە کە لە ئیسلامە ئەو بابەتە ئەخلاقیەکانیش بابەتی نەگۆڕن بەڵام مامۆستا ئەگەر تێبینی بکەیت لە ئەلمانیەکان ینی جۆرێک لە ئەخلاق پابەندە بە کۆمەڵک بەرژەوەندیەوە ینی لەحزەی بەرژەوەندی خودی ئەخلاقی خۆشیە گۆڕێ قسەکەمان لەسەر ئەوەیە کە ئەم مەوزوعی ئەخلاقا لەلایەک لە ئیسلامە سابت و نەگۆڕن وەکوی کە جەنابەت باست کردووە لەلای ئەلمانیەکانیش ئەندازەیەک لە مناڵم هەمووی ئەمە قسەکەم لەسەرەوە نیە کە هەموو بەها ئەخلاقیەکان لە گۆڕانن بەس قسەکە چۆن ئەبێ ئەمە بە بابەتی ناوکۆیی یان ئەو ئەخلاقی کە جەنابەت باسێکی کە نەگۆڕە باسی ئەو کردووە کاک پەیوەند باسی ئەو کردووە کە لە وەڵامی ئەو پرسیارەدا کە چۆن دینێکی وەستا و لە فریای ژینێکی گۆڕاو دەکەوێت جا گوتومە دین هەمووی وەستاو نییە هەمووی چەسپاو نییە بەڵکو ئەوەی کە چەسپاوە لە دیندا بوون ناسیە ئیمان و عەقیدەیە پەرستشەکانن ئەخلاق و ڕەوشتە باری کەسێتیە و حەڵاڵ و حرامە قەتیعەکانن کە شەریعەت دایناون مامۆستا ئەخلاق چووکم بەرهەمی ینی جوڵەی ئینسانە جا تا عەرزت کەم یەکێک لە شتانی کە چەسپاوە لە ئیسلامدا ئەخلاقە ئەخلاق هەڵبەتە زۆری دەوێت قسەی لەسەر بکەین بەڵام ئەخلاق مەبەستمان پێ ئەو بەها بەرزانەیە ئەو ڕەوشتە بەرزانەیە کە تاک خۆیان پێدەڕازێنێتەوە لە مامەڵی لەگەڵ خێزانی لەگەڵ کۆمەلگا لەگەڵ دەوروبەردە بۆ وێنە ڕازگۆیی ئایا هیچ کات هەیە ڕازگۆیی بێتە شتێکی خراپ درۆکردن بێتە شتێکی باش بەتەکید نەخێر ڕەوشت بەرزی ڕەحم و بەزەیی خۆش خوڵقی لەگەڵ خەڵک زمان شیرینی بەڵێن و پەیمان بردنە سەر هەموو ئەوانە چاکن پێچەوانەکانیان هەمویان خراپن ڕەوشت ینی بنەڕەتەکانی ڕەوشت ناگۆڕێن چەسپاون پەیوەندیان بە ناخی ئینسان و بە ڕوحی ئینسانەوە هەیە ئەلمانیەت لێرەدا ئەسڵەن تووشی سەرلێشێوان بۆ چونکە یەک جۆرە ئەلمانیەتمان نیە ئێمە ئەلمانیەتمان هی ئیلحاد تەبەنی دەکا ئەلمانیەتمان هەیە جۆرێک لە دینداری شخصی تەبەنی دەکا پێشتر باسمان کردووە ئەلمانیەت بووناسیەکی چەسپاوی نییە لەبەرو عەقیدەیەکی چەسپاویشی نییە و لە مەسەلەی ڕەوشتیشدا زیاتر شتەکە حواڵی شەخص دەکاتەوە بەڵام شەریعەت سنووری داناوە بۆ ئەخلاق شەریعەت چەند یاسایەکی داناوە بۆ وێنە لە مەسەلەی ئەخلاقی جینسیدا شەریعەت سزای داناوە بۆ کەسێک کە تووشی انحراف و لادان دەبێت لە قەزەی ئەخلاق و هەڵسوکەوتی مالیدا داراییدا شەریعەت سزای بۆ هەر کەسێک داناوە کە سەرۆت و سامانی خەڵک دەخاتە مەترسی یەمنی و ئاسایشی خەڵک دەخاتە مەترسی لە پەیوەندی کۆمەڵایەتەکاندا شەریعەت یاسای داناوە کە دەبێت ئاوا لەگەڵ خەڵک مامەڵە بکەیت سڵاویان لێ بکەیت حورمەتیان بگری بۆیان دڵسۆز بی تا کۆتایی لەگەڵ بابودایکدا بۆ شوێ دەبێت ڕەفتارکەی لەگەڵ دەرودراوسێدا ئاوا دەبێت ڕەفتارکەی گەورە بچووکی دێ بۆ شێوەیە هەبێ یعنی شەریعەت شتەکانی نقطەی خستۆتە سەرپیت بەڵام ئەلمانیەت کەمترین قسەی لەسەر ئەوە هەیە بۆچی چونکە ئیشی بەوە نییە و ڕەنگە هەر ئەسڵان گرنگیشی پێنەدا چونکە بۆ بەلای ئەوە مرۆڤ کائینێکە بۆ ئەم ژیانە دنیای خوڵقاوە ئەخلاق کاک پەیوەند کاتێک معنای دەبێ کە لە دوای ئەم ژیانە دنیا ژیانێکی دیکە هەبێ مرۆڤ لێ پرسرێتەوە کە لێت پرسرایەوە ئەمجا دەڵێ بۆ دەزیت کرد بۆ خیانەتت کرد بۆ خراپەت کرد بۆ ژنێوتدا بۆ حرامت خوارد بۆ زوڵمت کرد ئەدەگە ژیانێکی دیکە نەبێ
هەر لە چوارچێ ئەم ژیانە دنیا دەبژی ئەخلاق زۆر معنای نامێنێ ڕاستە وەڵام مامۆستا لەسەر مەسەلەی ڕەوشت و ڕەوشبەرزی پرسیارم ما بوو بەس بەداخەوە ینی کاتەکە بەشی نەکرد بە تایبەتی ئەوەی کە خوای پەروەردگار لە دوای ئەوەی کە داواکە کە خوا بپەرستن یەکسەر ڕەبتە بێتەوە بە مەسەلەی چاکەکردن لەگەڵ دایک و باوکە زۆر حەزم کرد ئەوە باسکەین بەس تەمە ناکەم ئینشەڵا لە بەرنامەی ئایندەیە چونکە ئەم وردەکاریە هاتن بۆ بابەتە ئەخلاقیەکان بابەتی زۆر گەرم و زۆر خۆشن ئینشەڵا لە ئەڵقەی داهاتووە بیرم ناسیەوە پرسیارە بیرت ناسی ئینشەڵا منیش پێم باش نییە هەڵی پرۆسشێنم یعنی حەقیقەت مامەڵە لەگەڵ بابودایک و بابودایە لەگەڵ منداڵەکان ڕۆڵەکانیان بە تایبەت لەم کۆمەلگای ئێستا ئێمەدا لەم ئانوساتەدا گرنگێکی تایبەتی هەیە بۆیە با هەڵی نەپرۆسشێنی زۆر حەقی خۆی بدەین هەتا لە ماڵەوە وتم مامۆستا دەڵێ بابوداک من ڕاهاتوین ئەڵێن دایک و باوک بەس تۆ لەوێ بابوداکت هێناوە بەخۆ هەردووک لای دەبێت یعنی دایک و باب ئێستا زاراوی چەندە هێناوە هەندێک دایباب بەڵێ تۆ زۆزانم لە فارسیەوە نزیکەوە هەرخوا بکەم ئەوی دەڵێ بابوداک لە پیاو سالاریەوە نەبێ ئەوی دەڵێت دایک و باب لە فیمینیستی و ژن سالیاریەوە نەبێ ئەگە هەروە ئاسایی بێ چ باب پێش بخرێ ئەگە بڵێ بابوداک بەو لە ڕووی ڕیزبەندی منتیقیەوە باب دەچێت داک پەیدا دەکا وە لە شریعەتدا باب دەچێت داوای ژنەکە دەکا و دا دەبێتە داچی منداڵەکان لەبەرەوەگە باب پێش بخرێت لە ڕووی ڕیزبەندی کاتیۆ باب لە پێشەوەیە ئەگەنا لە ڕووی مافداری دایک لە پێشەوەیە دایک سێ مافی هەیە ئەمجا باب مافێکیە سپاس دەکەی مامۆستا سپاس بۆ جەنابەت کە لە ئەڵقەی ژمارە 64 لەگەڵمان بووی سەلامەت بی سواز و ئێوەش بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەشمان تاکو بێ گەشتنەوەیکی دیکەتان هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم